بە بڕوای من تووڕەبوون، خۆشەویستی، ناڕەحەتی هەر شتێکی کە ئێوە بیخەنە سەرەوە کازە تەبدیل دەبێت بە بوونێکی جوان. سەڵام. دیسا درەکاتن؟ فەرموو. فاتیمه دوو چاوی مەستت پڕ تەلیسم و جوانیە، پڕ شەرابی خۆشەویستی و ئارەقی یەزدانیە. فاتیمە دوو چاوی مەستت شێتی کردوم فاتیمە، بەژن و باڵاکردن نمونەی هەیکەلی یۆنانیە. لار و لەنجەت مۆسیقایە، باستەیە گۆرانیە. لار و لەنجەت مۆسیقایە، باستەیە گۆرانیە. دوو چاوی مەستت شێتی کردوم فاتیمە. دڵداری لای سریە مەدە ئەفسانەیە، هەر بەتەنیا بۆ کوڕی خاوەنتە لار و عانەیە. هەر بەتەنیا بۆ کوڕی خاوەنتە لار و عانەیە. چاوی مەستت شێتی کردوم فاتیمە. بابكن سد فاتمة من بتنياتو فرستي أو بريا واتمة من بتنياتو فرستي أو بريا واتمة. فاتمة دو چاوی مەستت شێتی کردوم فاتیمە.